نوری بینای چاوەکانم پێم بڵێ سووتم چییە پێم بڵێ سووتم چیایە لێقەباحەت لێم سوێری بووی چاکە ئینسافت هەبێ چاکە ئینسافت هەبێ چاکە ئینسافت هەبێ هەتە دەمرم من مەحاڵە ڕۆینم لەم قاپیە ڕۆینم لەو قاپیە ڕۆینم لەو قاپیایە یا ڕەسوول ئەڵڵا لە دڵما ئیشتیاق پەیدا بووە ئیشتیاق پەیدا بووە ئیشتیاق پەیدا بووە بەزای جەرگم بەجارێ ئاگریت تێبەر بووە ئاگریت تێبەر بووە ئاگریت تێبەر بووایە اشتیاق پیدا بوا اشتیاق پیدا بوا بزعی روحم بجاری آگریت بر بوا آگریت بر بوا آگریت بر بوا کەی دەبێ بچمە مەدینە تا بڵێنۆ خەیەوە تا بڵێنۆ خەیەوە تا بڵێنۆ خەیەوە عەبدی گوناهبار لە قاپی فەقری عالەم خەوتووە فەقری عالەم خەوتووە فەقری عالەم خەوتووە يا رسول الله لذل ما اشتياق پیدا بوا اشتياق پیدا بوا اشتياق پیدا بوا بزعي رحم بجاري آگریت بر بوا آگریت بر بوا آگریت بر بوا بەیەجەنات و لەناکە و مەدرەسای پێچایەوە مەدرەسای پێچایەوە مەدرەسای پێچایەوە قودرەکەی تەدریسی ئێستام تۆزی غەم لێی نیشتووە تۆزی غەم لێی نیشتووە تۆزی غەم لێی نیشتووەیە يا رسول الله لذل ما اشتياق پیدا بوا اشتياق پیدا بوا اشتياق پیدا بوا بزعي رحم بجاري آگریت بر بوا آگریت بر بوا آگریت بر بوا ألا أي أمة قوم برادر نخدا لا دلئيشي بدو شاير كدنيانا مني بوكس هدا ساير بقوم معايا ابن أزادي محمد